بینەرانی بەڕێزم کاتتان باش. دیبێتی ئەم شەومان بێگومان لەسەر لامەرکەزیە و ئەو بابەتەی کە ئەم جارە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە بابەتێکی گرنگی زانیوە دیارە ئەم شەو دیبێت و گفتوگۆی کراوەمان لەگەڵ هەردوو بەڕێزان کاک دکتۆر محەممەد مەحوی پرۆفیسۆر لە زانستی پەروەردە و زمان بەخێر بێ کاک دکتۆر، بەڕێز دکتۆر ئومێد ڕەفیق مامۆستا لە زانستە سیاسەکان بەخێر بێ کاک دکتۆر، منیش ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی نیاز ئەحمەد کە ئەم شەو لە خزمەتی بەڕێزتان نابین. بەڕێزان بەخێراتنتانەکەم دیارە پرسی لامەرکەزی لە ئێستا کە پرسێکی گرنگە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بۆ جاری دووهەمە ئەم بابەتەیەتەوە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بێگومان ئەوەی کە ئاشکرایە لە ساڵی 2007 ئەم پرسە جارێکتر لە ئەنجومەن دەنگانی بۆ کراوە و ڕۆشتۆتە ئەنجومەنی وەزیران، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکی نەیراوەتەوە. بۆیە لە ئێستا بە باشمانزانی لە دوای پرۆسەی کۆرۆنا، لە دوای ئەوەی کە بەڕای ئێمە بەرەنگاربوونەوە لە پرۆسەی چاودێریکردن و بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە تا ڕادەیەکی باش توانیمانە سەرکەوتنی پارێزگاکان و یەکە سربەخۆیەکان لەو سیستەمەیە ببینینەوە کە دەسەڵاتێکی تا ڕادەیەک لامەرکەزی درابوو بە پارێزگارەکان و بە ئیدارە سربەخۆکان بەوەی کە خۆیان لەگەڵ چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە بگونجێنن. دیارە بیرۆکەکە لەوە جارێکی تر هاتووە و لە ئێستاە بۆ ئەوەی کە بتوانین لای هاوڵاتیان و لای هەموو ئەو بەڕێزانەی کە لە ئێستاە لە سیاست و لە دیبلۆماسیەت و لە جمگەکانی حکومەتە و لە جمگەکانی حکومڕانیا کارەکەن، ئەوە ڕابگەینین کە مەبەستی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەوەیە کە لەم ڕێگەی بتوانێت خزمەتێکی زیاتر بە هاوڵاتیان بگەێنێت. بۆی پێم باشە لە ئێستاە جەنابی کاک دکتۆر محەممەد مەحوی وەکو جەنابەت کە پرۆفیسۆر و زانیارێکی باشت هەیە لەسەر زانستی پەروەردە و زمان، لە لای جەنابەت لامەرکەزی چی ئەگەیەنێ لە ڕوە زمانەوانێکەوە ئەگەر جەنابەت ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو بابەتە؟ زۆر گرنگە کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە لەم پێواژوەیە کە هاتوۆتە ئاراوە دەبوو پێشتری ژۆک و ئاماژەتان پێدا قسەی لەسەر بکرایە و کاری لەسەر بکرایە، تێنەگەیشتنێک لە ئارایە. تێنەگەیشتنەکەش زاراوەکە دروستی کردووە، دوو بەرەی دروست کردووە، بەرەیەکە لەگەڵ لامەرکەزیایە باوەکو خۆی بیڵێم، بەرەیەکیش کە لەگەڵیانە. تێنەگەیشتنەکە لەو ڕۆوە هاتوۆتە ئاراوەکە وشەی لامەرکەزی وەکو زاراوە لە 1970 سەدەی پێشووە بووە بە زارەوەیەکی ڕووتی سیاسی. خەڵکی یا ئەوانەی کە دژ بەم لامەرکەزیەن وابیر ئەکەنەوە لامەرکەزی تەنها لامەرکەزی سیاسیە، لە کاتێکە لامەرکەزیەکە هەم سیاسی هەم کاریگێڕیە. ئەمە بەشێکیانە. بەشەکەی تری تێنەگەیشتنە لە خودی ئەم سیستەمەی کە ئێمە هەمانە ئەمڕۆ. سیستەمی فیدراالیەکە لە ناو خۆیە ناوەڕۆکی لامەرکەزی هەڵگرتووە، بەواتە لامەرکەزی خۆی لە خۆیان بەشێکە لە فیدراالی. ئەوەی کە دژ بە لامەرکەزی ئەوەستێتەوە دژ بە فیدراالێکە ئەوەستێتەوە. لە کام ڕۆ لە دژ بە فیدراالێکە وەستێتەوە لەو ڕۆکە لە فیدراالیە دەسەڵاتەکان دابەش ئەبن، شۆڕەبنەوە بۆ خوارەوە. ئەجا ئەمەش دوو بەشە. بەشێکیانەوەیە کە دەسەڵاتی پایتەخت سنووردار و دیاری کراو بێت یان ئەوەی پارێزگاکان. لە ڕاستیا ئەوەی کە ئاساییە و کە ئەوەی کاری پێ ئەکرێت بەو شێوەیە کە پێویستە دەسەڵاتەکانی پایتەخت دیاریکراو بن بۆ بواری سیاسی، بۆ بواری ئابووری، بۆ بواری استراتیژی و نەتەوەیی، دەسەڵاتەکانی پارێزگاکان کراوەتر بن. کە کراوەتر بن سوودی زۆر لەوە زیاترە کە تا ئێستا بیری لێکرێتەوانێ. بەدەر لەوەی کە دەسەڵاتەکان شۆڕ ئەبنەوە بۆ خوارەوە، ئەو کاتە
تایبەتمەندی هەر پارێزگایەک ڕەچاو ئەکرێت لەگەڵ ڕەچاوکردنی تایبەتمەندی پارێزگاکانە ئەمجا دابەشکردن ئەبێت دابەشبوون ئەبێت بە پێی توانست و توانا و بەهرەی شارەکە ئێمە تا ئێستا هیچ یەکێک لەم کارانەمان نەکردووە ئەمە ڕوونکردنەوەیکی کورتی زاراوەی لامەرکەزی مرکزی لەگەڵ فیدراالیا دوای دێنە سەر ئەوەی کە سوودەکانی لامەرکەزی چی کە ئێمە تا ئێستا نەمانبووە. هەر لەمەی جەنابتەوە بچنە لای کاک دکتۆرمێت کاک دکتۆرمێت جەنابی کاک دکتۆر مەحوی باسی ئەوەی کرد کە لامەرکەزی هەم فدرالیشە ئایا ئەو فدراڵی کە کاک دکتۆر باسیەکات ئەمە من یەمەوە سەر ئەوەی کە لە دەستوری عراقا چۆن ڕێک خراوە یا با بڵین ئێمە لامەرکەزی دوو لامەرکەزیمان هەیە لامەرکەزی سیاسیمان هەیە لەگەڵ لامەرکەزی کارگێڕی و دارایی فدرالیەت کە ناوەند ئەم فدراڵێتی یاوە بە هەرێم ئەمە ناچێتەوە سەر لامەرکەزی سیاسی و ئایا ئەم لامەرکەزێک کە ئێستا حکوومەتی هەرێم هەیەی ئەمە فدرالیەت و لامەرکەزیەتی سیاسیت چۆن لە دەستوری عراقا جێی کردوتەوە ئەمەی بۆ خۆی بچڕیوە. زۆر سپاس سڵاو لە جەنابشتان دیارە کە لە دوای 2005 دەستوری هێمیشەی عراق نووسرێتەوە لە دەستورە حکوومەتی بابڵی ناوەندی کە پێوتێت حکوومەتی فیدرالی لەسەر بنەمای دەستور یەک هەرێم هەیە لەگەڵ محافظات ئەوانی کە پێوتێت محافظات غێر منتەزمە ئەقلیم یعنی فی الأقلیم ئەوانش ئەو هەرێمانن کە هەرێمی کوردستان یەک هەرێم هەیە کە هەرێمی کوردستانەوە بەستراوەتەوە بە حکوومەتی ناوەندیەوە لەگەڵ ئەوەشە پارێزگاکان هەن کە پارێزگاکان بەستراونەتەوە بە حکوومەتی ناوەندیەوە خۆی لە ڕووی سروشتی دەستوریەوە دەستور ئەو دەسەڵاتە با بڵین من زۆر جار و شعرەکان ڕەنگە ببورن کە زۆر بەکاری هێنم دەسەڵاتە حەسریەکان دیاریەکە لە نێوان هەرێمەکان و لە نێوان حکوومەتی ناوەندیە بە پێی ئەو دەسەڵاتە حەسریانەش دیارە بەرپرسیارەتەکانیش دیاریەکرێ بەرپرسیارەتی هەرێمەکان چییە بەرپرسیارەتی حکوومەتی ناوەندی چی چونکە لە هیچ شوێنێک وەکو بەڵێن ئەم بنەما یاساییە هەیە ئەڵێ دەسەڵات و مەسئولیت بەبێ یەکتر نین ینی لە شوێ دەسەڵات هەبوو لەوێ مەسئولیت هەیە بەرپرسیارەتی هەیە بۆیە لە بنەماوە یعنی بیرکردنەوە لە ئیدارەدانی دەوڵەت لە ئیدارەدانی دەوڵەت لەوە هاتووە کە تۆ شێوازێک لە میکانزمێک بدۆزیتەوە بۆ ئەوەی کە خەڵک ڕازی بکە یان خەڵک بینتە ناو پرۆسەی سیاسیەوە ئەمەش بەوە ئەکرێکە دابشکاری لە دەسەڵاتەکانە دروست بێ و یان دابشکاری دروست نەکرێت واتە مرکزی هەبێ یان لا مرکزی هەبێت لە هەرچەندە هەندێک بیرڕا هەیە کە پێیان وایە لە تەنانەت لە هەندێک حکوومەتی ناوەندیشە هەندێک لا مرکزی هەیە هەندێک حکوومەت هەیە با بڵێن زۆر ناوەندین لە بڕاردانە یان مرکزین بەڵام لە هەندێک جومگەیە پراوێزێکیان بەجێشتووە بۆەوەی کە حکوومەتە لۆکاڵەکان کاروبارەکانی خۆیان لە ڕووی کاریگەری و لە ڕووی داراییەوەکان لەسەر ئەم بنەمایە کە دەستوری عراقی نووسراوەتەوە هەرێمی کوردستان و محافظات هەیە لەگەڵ حکوومەتی ناوەندیە کە پەیتەختەکەی بەغایە بۆیە هەرێمی کوردستان بریتی بووە لەو سێ پارێزگایەی کە لە ڕووی کارگێڕیەوە دابەش بۆ بەسەر هەولێر و سلێمانی و دهۆکە و لێرەش لە هەرێمی کوردستانیش ئەتوانین بڵین سێ ئاست لە کارگەڕێتی با بڵین لە ناوەندێتی هەیە لە لامەرکەزی هەیە یەکێکیان ئەوەیە کە پایتەختێکت هەیە لە دوای پایتەختەکەەوە با بڵین لە ڕووی سیاسیەوە ئەم پایتەختە هەرێمیی کوردستانە کە پێوتێت لامەرکەزێتی سیاسی کە ناوی هەرێمی کوردستانە دوای ئەو ئاستێکی ترمان لە مەرکزیت هەیە کە بریتێت لە لامەرکەزێتی ئەمە بە قانون ڕێکخراوە بە یاسا ڕێکخراوە چونکە ئێمە دەستورمان نیە لە کوردستانە ئەویش بریتێت لە لامەرکەزێتی محافەزەکان ئەمانش تەمان بە هەڵبژاردن ئەنجومەنی پارێزگاکان هەیە بێ بە هەڵبژاردن ئەمان هەڵبژێردرێن و دوای ئەوە پارێزگا هەیە ئەمانیش بە پێی یاساکەی کە بەرکارە لە هەرێمی کوردستان بە پێی ئەو یاسایە کۆمەڵێک دەسەڵاتی کارگێڕی و ئیداریان هەیە گەردوایی جەنابەت قسە لەسەر و ئیشکالیانەکەی یەک هینی ترمان هەیە ئاستێکی ترمان هەیە کە ئەم ئاستە لە سێبەرایە زۆر دیار نییە بەڵام بە فعلی هەیە ئەویش ئەوەیە کە دوو ئیدارەیە هەیە یعنی ئیداری سلێمانی هەیە و ئیداری هەولێر هەیە خۆی بە فعلی ئەم بابەتە هەیە و کاری پێکرێ بەڵام ئێمە لە کوردستانە لە ڕووی واقعیەوە ئەترافی پێکراوە بەڵام لە ناو یاساکەیە تەبعاً شتێک نییە ناوی دوو ئیدارەی بەیان ناوی زۆنی سەوز و ناوی زۆنی زەرد بێ
بۆیە یعنی ئەم بابەتە هاتوۆتەوە دیسانەوە جێگای مشتومڕ و گفتوگۆ و لە پێشتریشا هەمان بوو بەداخەوە ینی لە پێشترە ئەو دوو ئیدارەیەمان هەبووە و تەجروبەیەکی خراپ بوو و لە ئێستاشا ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوایە کات دوو ئیدارەی نییە و دابەشکردنی ناوچەکانیش نیە بۆ زۆنی سەوز و زۆنی زەرد بێگومان کەسمان لەگەڵەوەیانین و ئێمە ئەو کاتە بەداخەوە شەڕی ناوخۆشی لێکەوتەوە و جارێکتر نامانەوێ ئەو تەجروبە تاڵە بێتەوە ناو خەڵک. ئێمە باسمان لەوەیە تۆ کاک دکتۆر ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێەیە یاساکە هەیە. ئەم یاسایە کە ئێستا یاسای ژمارە سێیە، یاسای ژمارە سێ ساڵی 2009 کە ئەنجومەنەکانی پێ هەڵبژێران و نوێنەرایەتی خەڵکەکەن و لە ناو هەڵبژاردننی نوێنەرانی خەڵکەوە بێگومان پارێزگارەکان هەڵبژێرێن بەوەی کە پارێزگاری سلێمانی هەڵبژێرە. ئەمە ئەگەر بێت و ئەم دەسەڵاتە جارێکی تر بۆ نمونە شۆڕ بێتە بۆ قەزا و ناحیەکان لە خودی یاساکەواڵێ پێویستە قەزاکانیش ئەنجومەنی خۆیان هەبێ، ئەنجومەنی قەزاکان یعنی نوێنەری خۆیان هەڵبژێرن و بە هەمان شێوە جارێکی تر شۆڕە بێتەوە بۆ ناحیەکان بۆ شارۆچکەکان کە ئەمانیش ئەبێت ئەنجومەنێکی خۆیان هەبێت. کەواتە کە ئەنجومەنی ناحیەکان هەبوو ئەنجومەنی قەزاکان هەبوو ئەو کاتە لەناو ئەنجومەنەکەی خۆتە بەڕێوبەری ناحیە و قایم قامدا ئەنێ کە ئەمەت کرد کەواتە خودی ئەو ناحیە و خودی ئەو قەزای خۆی بەشدارە بێ لە حکومڕانیە و بەشێک ئەبێ لەو حکومڕانی کە لە ناوچەکەیە ئەکرێ و خۆی ئەزانێت چ خزمەت گوزاریەک پێویستە. بە بۆچوونی جەنابەت ئەمە کارێکی باشە لە ئێستاە بکرێت چکە ئێمە لە ماوەی کارکردنی ئەنجومەنی پارێزگای سلێمانە کە ئێستا بۆ 6 ساڵ ڕۆین نەمانتوانی ئەنجومەنی قەزا و ناحیەکان دروستکەین لەبەر ئەوەی بەهۆی بارودۆخی ئەو کاتەوە ئەوە بوو کە دەسەڵات دیرا بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە دەنگ باد بە قایم قامەکان و بەڕێوەبەری ناحیەکان بە هەمان شێوە بۆ بەڕێوەبەرە گشتەکانیش دروستە. ئەمە لە ئێستاە کە ئێمە ئەم تەجروبەیە داواکەین بۆ سلێمانی و بۆ دهۆکیش بە هەمان شێوە ڕاستە و بۆ هەولێریش ڕاستە. بەڵام وەکووی کە جەناب شارەزایت هەیە لە زانستە سیاسیەکانە ئایا ئەمە ئاشکردنەوەی هاوڵاتیان لەگەڵ حکومەتانیە؟ ئایا گەیاندنی خزمەت گوزاری باشتر نییە تۆ ئەگەر ئەنجومەنی ناحیەت هەبێ ئەنجومەنی قەزات هەبێ و ئەنجومەنی پارێزگات هەبێ کە چاودێرێکی باشە بێ بەسەر هەموو بڕگەکانی حکومەتی. خۆی لە ڕاستیە فەلسفەی ناناوەندێتی ئەوەیە کە تۆ مۆدێلێک پێشکەشکەی بە هاوڵاتیەکانی خۆت. ئەم مۆدێلە ئەکرێت زۆر ناونیشانی جیاوازی هەبێ، مۆدلێکی ئابووری بێ، مۆدلێکی کللتوری بێ، مۆدلی یعنی ئەکرێ ئەم شاری سلێمانی ببێ بە مۆدلێک. یعنی مەسەڵەن من زۆر جارە نمونەیەم هێناوەتەوە لە سەردەمی دوو ئیدارەیە تەنانەت مۆدلی سلێمانی مۆدلی ئاوەدانی و ئەمار و سلفەی زەواج و عقار و نازامچی و ئەو شتانە بوو. یعنی داهێنان هەبوو لە ئەوەی کە تۆ چۆن ئیدارەی شارەکە بی بە شێوەیە کە هاوڵاتی هەست بەم خزمەت گوزاریە بکە، هاوڵاتی هەستکە ئەو پارەی کە مەسەڵەن لە هەر خەدەماتێکا کە ئەیات دوایی بیبینێتەوە خۆشکەشی ئەکرێتەوە. یعنی ئەمە یەکێکە لەو فەلسەفانەی کە لە مەسەلەی کارژێڕێتی و لە مەسەلەی لامەرکەزی و ناناوەندێتیە پێشکەش کراوە. بۆیە بۆ سلێمانی یان هەر بۆ هەر شارێکی تری کوردستان و عێراقیش ئەوە وەکوتم فەلسەفەکەی ئەوەیە کە خەڵک ببینێتەوە چی جۆرە خزمەت گوزاریەکی پێشکەش ئەکرێ. هەر لەسەر ئەم ئەساسەشە کە بابەتی شەرعیەت و ڕەوایەتی لە سیاسەتە هاتوۆتەکایەوە. یعنی پارێزگارێک و ئەنجومەنی پارێزگارێک شەرعەتەکەی مادام لە خەڵکەوەیە، ڕەوایەتەکەی مادام لە خەڵکەوەیە بۆ ئەوەیە کە زۆرترین خزمەت گوزاری ئەوەی کە لەناو دوو کەوانەیە پێوترێت ئینجاز، یعنی زۆرترین ئینجاز پێشکەش بە هاوڵاتیەکانی بکات لەو ماوە زەمەنیەی کە دیاری کراوە بەپێی یاسای هەڵبژاردنەکان وی بۆ فترێکی تر ئەوە دووبارە نکاتەوە. ئەمە لەلایەکی ترەوە یعنی محافظ و پارێزگار و قایم قام و مدیر ناحیەکان ئەخاتە بەردەم بەرپرسیارەتیەوە. یعنی هاوڵاتیانی سلێمانی ئەگەر هەموو دەسەڵاتەکان لە لای پارێزگار بێ ئەو دەسەڵاتانی کە یاسا پێ ئەیات و لە لای قایم قام بێ و لای مدیری ناحیەکان بێ ئیتر جارێکی تر ناچێتەوە خۆپیشاندان کاتەوە لە هەولێر یان لە بەردەم وەزارەتەکان، بەڵکو ڕاستەخۆ ئەگەڕێتەوە بۆ ئیدارەکانی خۆی، چونکە ئیدارەکە خۆی بەرپرسە. وەکو باسم کرد لە پێشەوە کەسێک ئەتوانێت بەرپرسیارەتی بخاتە سەر ئەستۆی خۆی و سەرشانی خۆی کە بتوانێت ئەدای مەسئولیەتی خۆی بکات، یان بەرپرس بێ لەوەی کە ڕوودات. مەسەڵەن باشترکردنی خزمەت گوزاری و باشترکردنی ئەو داهاتانی کە لە وڵاتەکەیە هەیە خۆی ئەساسەن حەزەکەم ئەو فکرەیە بگەێنم کە مفەکرێکی گەورە هەیە ناوی داڤید ئێستنە
کە باس پێناسەی سیستەمی سیاسیەکە ئاڵێ بریتە لە تەوزیع سوڵتەوی لێڵقیم بریتە لە دابشکردنی دەسەڵاتگەرایانی بەهاکان بەهاکان چین بریتین لە شمەک و خزمەتگوزاری لە کۆمەلگایە هەموو کۆمەلگایەک ململانەی تایە کێشەی تایە نیزاعی تایە لەسەرەوەی کە شمەک و خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی نادەرپەروەرانە دابەشەکرێن بۆ گێڕانەوەی ئەوە نظامی سیاسی سیستەمی سیاسی هەڵەسێ بیر ئەکاتەوە یان ئەوە داهێنێ کە دەسەڵاتەکان باتەوە بە ئەنجومەنە هەڵبژێراوەکان. بەڵێ کاک دکتۆر ڕێگەم بێ بگورە ڕوونکردنەوەی گرنگە دوو ئیدارەیی زۆر جیاوازە لە نانەوەندی لە سیستەمێکی فیدرالیە لە سیستەمە فیدرالیەکە بۆ من ناناوەندی بەواتە پایتەختێکی بچووکراوە لە پارێزگاکە بە دام و دەستگاکانی بەدامەزراوەکانیەوە بۆ من گرنگە کە بینەر لە ئێمە بگات ئێمە ئەمانوێت چیان پێ بگەێنی و چیان بۆ ڕوونکەینەوە گرنگەوەیە کە بینەر بزانێت ئێمە تا ئێستا کە ئەم نانەوەندیەمان نییە کە لە ناو فیدراالێکە چه زیانێ بەر ئێمە کەوتووە ئێمە چه زەرەرێکمان لەمە بینیوە لە ڕووی دەرونیەوە شیرازەی نەتەوەی لە ناو کۆمەڵە لە هەرێمی کوردستان تێک چووە پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان پارێزگاکانە تێک چووە تەنانەت سلێمانی گومانی لەسەر هەولێر و دووەکەیە هەڵەبجە لەسەر سلێمانی و لەسەر پارێزگاکانی تر هەیەە ئەمە یەکێکە لەو دەرەنجامانەی کە لەم ناوەندیە یان لەم مرکزیەی کە تا ئێستا هەمان بۆ کەوتۆتەوە لەبەرەوەی کە بەرپرسیارەتەکە هەمووی لە هەولێر کۆبووتەوە بەرپرسیاری یەکەم و کۆتایی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە لەو باڵاترە چێتە سەرۆکی هەرێم ئەمجا ئەنجومەنی وەزیران هەموو بەرپرسیارەتەکە لەوێ کۆبوونەتەوە لەبەرەوە زۆر ڕاستی کە پێویستە هاوڵاتیان لە کوردستانە بیزانن ون بوون هاوڵاتی ئاگای لە زۆر شت نییە تەنها بە بیستنەی بیستێ ئەڵێ بوجە ئەو نەبوو بوجە ئەوەی دیارە و بوجە ئەوەی دیار نییە بۆچی و چۆن ئەمانە هیچی ئاشکرا نین وەکو کاکە ئاماژەی پێدا ئەگەر ئەو سیستەمی نانەوەندی لە فیدراالەکە هەبێت بەرپرسیارەتەکەش دابەشدا بێ بەسەر هەمووانە ئەو کاتە ڕەخنەکان هەموو ئاڕاستەی پایتەخت ناکرێنەوە ئاڕاستەی کەسێک ناکرێنەوە ئاڕاستەی جارێ لای خۆمان ئەکرێنەوە لە پارێزگاکە لە پارێزگاکەوە ئەمجا ئاڕاستەی پایتەخت ئەکرێتەوە کاک دکتۆر لەبەر ئەوەی خۆت ئەزانی داهاتی خۆت چەنەکەواتە لە پارێزگاکەیە لە هەموو وردەکاری لە هەموو وردەکاریەکان ئەو کاتە ناڵی خەتایس ئەنجومەنی وەزیرانە خەتای وەزارەتی داراییە بۆ نمونە هەڵەکان لەوێون ئەو کاتە ئەگەڕێتەوە بۆ پارێزگارەکە و بۆ یەکە کارگێڕەکەی ئەو ناوچە بەدڵنیایەوە ئەنجا لەسەر و ئەوە ئەو ڕۆتینەی کە خەڵک بەدەستیەوە ناڵێنێ بێگومان ئێمە دوو جۆر لە ڕۆتینمان هەیە یەکیشان لە نێوان پارێزگاکان و هەولێرە کە ئەمە زۆر سەختە زۆر ئاڵۆزە بەڕاستی کەسانێکی لە هەموو پارێزگاکانە بێزار کردووە نەک تەنها سلێمانی ڕۆتینێکی تر کە لە ناو پارێزگاکان خۆیانان ئەوەی ناو پارێزگاکان ئەگەر نانەوەندی بێ ئەمە ئەتوانین چارەسەریکەین ئەمجا دوای ئەمە ئەتوانین لە ڕێ ئەو نانەوەندیەوە ئەو کێشانەی کە لە نێوان پارێزگاکان و پایتەختیشە هەولێریشە هەیە ئەوەش وردەوردە نەهێڵین ئەوەی کە لەگەڵ ئەمانە نەمانی پێشبڕچێ لە نێوان پارێزگاکانە ئەستا پارێزگاکان هەمووی سست بۆ سێری یەکترێکا و جۆ لە ناوەند دەگرێت و چاوەڕێ ئەوەیە ناوەند چی ئەکا و چ بڕیارێک ببێ ئەوەی چاوەڕێ ئەوە بکە ئایا لە لای ئێمە لە پارێزگاکانە چ بڕیارێکە درێت لە کاتێکا دەشێت بڕیاری وان هەبێت کە لە پارێزگاکات دەدرێت زۆر لەو بڕیارانە گرنگتر و بەهێزتر بن کە لە ناوەندا ئەدرێن ئەوەی کە پشتی ئێمەشکانوە لە ڕاستیە دوایی دێمە سەر و لایەنانە بە هیچ جۆرێک ئەم ناوەندی ئەم فیدراالی ئێمە ڕەچاوی تایبەتمەندی و توانست و تواناکانی هیچ پارێزگایەک ناکات بە پێچەوانەوە لە کوشتنی هایەتی لەوایە کە نێڵێ بە هیچ شێوێک نە پارێزگاکان خۆیان پێش بکەون و خۆیان پێش بخەن نە
بەشداری بکەن لە پێشخستنی هەرێما بە تایبەتی لە هەولێر و لە پایتەختە لەسەر هەموو ئاستەکان لەگەڵ ئەوەی هەموو جابوونەتەوە یعنی پەیوەندی نییە لە نێوانمانە ڕاستە لەگەڵ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی فیدراالیە داوای سربەخۆی خۆیەکان لە عێراق بەڵام لەناو خۆیان خۆی مرکزیە ئایا ئەم دوو دەسەڵاتە ئەگونجێن بەیەکەوە ینی ئەمە قورسایی و بارگرانەکەی دروست کردو بە هاوڵاتیان کاتێک کە خۆ داوای لا مرکزیەکەی لە حکوومەتی ناوەند جابیتەوە داوای فدراالێتەکەی وانە بەڵام دەسەڵاتەکانی خۆت لە ئێستاە ئەوەی کە تۆ پەیڕەوی ئەەکەی مرکزیە ئەگەر ئێمە داوای ئەم لا مرکزی ئەەکەین ئەم مرکزیە ببێ بەلا مرکزی وە دەسەڵاتەکانی کە خۆی وەریگرتووە ئەو هەر سربەخۆی کە خۆی وەریگرتو بیا بە هەمان شێ بۆ پارێزگاکانیش ئەو کاتە بێگومان نە هاوڵاتی گلەیە بێ نە خزمەت گوزاریش دواکەوێت بە شێوەیەشتر ئەمەیان بڵێن بە هیچ شێوێک هاوڵاتی لە کوردستانە بەشداری نییە لە هیچ شتێکە لە پایتەختە لە کاتێکە نەک تەنها پارتەکان نەک تەنها ڕێکخراوی هاوڵاتیان نەک تەنها دام و دەستگاکان پێویستە تاچی هاوڵاتیش بەشدار بێ لەما بەڵام بەشدار نییە ئەوانەشیان کە بەهرەدارن شاراوان ئەگەر بشیانەوێ پرۆژیان هەبێ بێنە پێشەوە کۆسپ و ڕێگری هەیە بەواتە نێوان دژیەک هەیە لە نێوان ئەو سیستەمە سیاسی کە ئێمە پێڵێن فدرالی بەرامبەر بە پایتەخت لە بەغا لەگەڵ ئەو سیستەمەی کە کارژێڕیە من حەزەکەم کاچی من لەسەر ئەوەش بدوێن لە ڕاستیە پەیوەندی پایتەخت هەولێر بە پارێزگاکانەوە تەنها پەیوەندی کارژێڕی نییە ئەبێ پەیوەندی سیاسیش بێت ئەبێ خۆمان بیر لەوە بکەینەوە چۆن داهێنان لەما ئەەکەین چۆن داهێنان لەوە ئەکەین کە ئێمە بە جۆرێک سربەخۆیمان هەبێ لە سیاستکردنە بەڵام ئەو سیاستکردنە لە چێوەیە ئەو سیاسەتا کە لە دەستوری هەرێما دیاری کراوە کە لە فەلسەفە و ئامانجی هەرێما دیاری کراوە ئێمە دەستورەکەمان نییە بۆ ئەوەی ئەمانە دیاری نەکەین ئەگەر دەستورەکەمان هەبێ هەموو ئەمانە دیاریەکەین ئەزانین کە لایەنی سیاسی لەم دەستورەی ئێمە لەم سیستەمی ئێمە کە با بڵێن فدرالیە و مرکزیە و فدرالیە و نامەرکزیە لەمە دەستورەکەی ئێمە چۆنە ئێمە توانین چی بکەین چی بین بە هاوڵاتیانمان ئێمە هیچمان نەداوە تا ئێستا حەزەکەم بیرێ لەوە بکەینەوەنە با خەڵکی بزانێ بەڕاستی هاوڵاتی ئەمە چاواشە نەکرێ بڵێن ئەمە تەنها کارژێڕیە تەنها کارژێڕی نییە سیاسیشە بەڵام سیاسەکە لە شێوەی سیاسەتی تریشێ ئەوش گرنگە بەڕاستی ینی شار هەموو شارێکیان هەموو پارێزگایە بەپێ ئەو یاساییکە لە کوردستان بەرکارە جۆرێک لە تایبەتمەندی هەیە وەکو جەنابیشت باس کرد مەسەرەن ڕەنگە لە هەولێر زۆر گرنگی بە بابەتی کشتتوکاڵ بدرێت لە سلێمانی بابەتی پیشەسازی گرنگی پێ بۆیە کاتێککە بوجێتە و زیعکرێ ناکرێتوە تەنها مەسەن بوجە شتێکی گرنگە لە مەسلەی کارگەڕێ و مەسلەی ناناوەندێتیە کاتێککە بوجە بە پێی مەسەن پارێزگاکان دابەشەکرێتەوە ئەگەر تەنها بیر لە ژماری دانیشتوان بکرێتەوە بیر لە تایبەتمەندەکانی تری شار نەکرێتەوە ئەوە باڵانس نابێت لە دابشکاری بودجەیە چونکە شار هەیە زۆر پێویستی بە بودجەی کشتتوکاڵی نییە پێویستی بە بودجەی پیشەسازیە شار هەیە پێویستی بە بودجەی ڕۆشنبیریەوە سان سلێمانی بە پێی ئەو بڕارنەی حکوومەتتی هەرێمیش مەسەن پایتەختی ڕۆشنبیری ئەبێ زۆر بودجەیەکی زیاتر دەرخانکرێ بۆ سلێمانی بۆ ئەو چالاکی و ئەکتیڤیتە نیکە پەیوەندیدارن بە بابەتی ڕۆشنبیریەوە بۆیە ڕاستەکەی بیرکردنەوە لەم بابەتە ئەوەندەی ڕەهەندی خزمەت گوزاریتە یا ڕەهەندی سیاسیتیان نییە بەس ئەم ترس و بێمتمانەیە چییە کە دروست بووە لە نێوان حکوومەتتی هەرێم و با بڵین پارتە سیاسیەکانە لەوەی کە ئەترسن لەوەی کە ئەم بابەتە تەرحەکرێت بیر لە دوو ئیداری بکرێتەوە ڕەنگە ئەمە باگراوندەکەی بابەتی تر بێ کە پەیوەندی بەو ڕیشەمێژوێەوە هەیە کە لە کوردستان لە سەردەمی ئەمارەتەکانەوە تاوەکو ئێستا درێژ بووەتەوە کە بەشێک لەوانە پەیوەندی بە کللتورەوە هەیە بەشێک لەوانە پەیوەندی بە بیرکردنەوەی شارچێتیەوە هەیە بەشێک لەوانە یعنی من تەرحێکی تریشمان هەیە لەو توێژنەوەی کە نووسیومانە ئەوەیە کە بابەتە بابەتێکی تازە نیە لە دنیای کاک دکتۆر بابەتێکی زۆر کۆنە بەڵام لە دوای کۆرۆنا تەنانەت لە ئەمریکاش خلافێکی زۆر گەورە لە نێوان حاکمی ویلایەتەکان و سەرۆکی ئەمریکای دروست بوو بۆ یەکەم جار ئەمە مەسەن ئەگەر نموزەجی نەمسا نموزەجی ئیسپانیا نموزەجی ئیتالیا نموزەجی ئەڵمانیا ئەمانەکە وەکو دەوڵەتی دیموکراسی وەرگری لەگەڵ هەندێک دەوڵەتی منتیقەکەیە سەیریانکەی بەراوردیان بکەی ئەبینیت وردە
لێک نزیک بوونەوە هەیە. ویستم جارێکی تر باسی ئەوە بکەین کە حتا لە ئەمریکا کاتی خۆی کە ئەمریکا دروست بوو خلافێکی زۆر گەورە هەبوونەوەی کە چۆ پایتەختی ویلایەتەکان بێ ئەمە لە مێژووە زۆر قسەی لەسەرداوە دوای ئەوەی کە واشنگتن دیسی وەکو پێکە بە عەربی پێڵەن تەحیدی عاسیمە یعنی پایتەخت کرا بە شوێنێکی بێلایەن یعنی پایتەخت لە هەموو وڵاتێکی دیموکراسیە ئەبێ پێگەیەکی بێلایەنی هەبێ تەنها بڕیارە چارە نووس سازەکان و بڕیارە سیاسی و دیبلۆماسیەکانی لێ بدرێ پایتەخت پێگەی پێشوازیکردن بێت لە وەفدەکان لە ئەو با بڵین بنک پێگە مەرکەزیانی کە هەیە وەکو دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی و قەزایی کە لە مەرکەزە هەبن بۆی دوایی بە شێوەیەک لە شێوەکان لێوە ئیدارە بکرێن و پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی فیدرالیا هەبێ بۆیە یعنی بەڕاستی من ئەگەر دوایی کات هەبوو بگەڕێنەوە سەر ئەوەی ئەم ترسە چییە لەوەی کە ئەم بابەتە تەرحەکرێت زۆر ڕاستە ئەگەر ڕێگەم بن لە ڕاستیە ترسەکەیەک لە تێنەگەیشتنەوەیە دوو لە حەزکردنە لە دەسەڵات بەڵام لە پشت هەموو ئەمانەوە کە مەترسیدارە ئەوەیە ئێمە دەوڵەت نین ئێمە هەرێمێکی فیدراالین لە ناو دەوڵەتێکا کە عێراقا لەبەرەوە ئەو فیدراالیەی کە بۆ نەتەوەیەک لە ئەوروپا لە وڵاتێکە ئەگونجێت ئەو فیدراالی ئەوان بۆ ئێمە ناگونجێت ئەو دام و دەستگانەی ئەوان هیانەت ئێمە ناتوانین وێنە ئاوێنەی ئەوان بین بە پێچەوانەوە ئەبێ وێنەوە ئاوێنەی بار و دۆخ و سیاست و کۆمەلگا و لایەنی دەرونی و سایکۆلۆژی خۆمان بین ئەوەی کە من حەزەکەم ئێستا ئاماژەی پێبەم تایبەتمەندی شارەکانە لە ئەڵمانیا لە هەموو شارێکە مارسیدس و ئاودی و BMW دروست ناکرێت شارێکەیە تەرخانە تەنها لەو شارە بە درێژای مێژوو تەنها لەوێ قۆبچە دروست دەکرێت چونکە ئەوە لە توانا و توانستی ئەوانە ئێمەش وەکو هەڵەبجە لە بیرمان کردو تا ئێستا هەڵەبجەش پارێزگایەکە ئێمە نانەوەندیە بۆ دووەکو سلێمانی و هەولێر نییە بۆ هەڵەبجێشە ئێمە تایبەتمەندیەکانی ئەمانە ڕەچاوەکەین هەردوو ئیدارەکەشکان دکتۆر ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕی و ئیدارەی سەربەخۆشمان هەیە بەڵێ ئەنجا ئەو تایبەتمەندیانە من حەزەکەم لە زانستی پەروەردە مناڵ کە ئەچێتە قوتابخانە تەنانەت باخچەی ساوایان و دایانگا باوەڕتان بێ بابەتی یەکەم کە دەست پێکات بە من دەست پێەکە من ئەوە گرنگن ئەوە گرنگە لە کەسێتی کەسەکە ئێمە بەداخەوە ڕاهاتون بڵێن بەندە نییە منم ئەڵێ من جانتاکەم قوتابخانەکەم من ناوم ئەوەی هەمووی بە من دەست پێەکە لەبەرەوە منی پارێزگای سلێمانی و منی سلێمانی بە جۆرێک لە جۆرەکان جیاوازم لە منی هەڵەبجا لە منی شوێنێکی ترا سلێمانی تایبەتمەندی و ئەدگاری خۆی هەیە بە درێژای مێژوو ئەمانە لە ڕوون هەموو کەسێ ئەمازانێ هەموو ئەزانین سلێمانی شاری ڕۆشنبیری و شاری وێژەوانیە ئەدەبیە ئەزانین شاری زانستە ئەزانین شاری کوردایەتی و چیچیە ئێمە ناڵێن شارەکانی تر ئەمانیان نییە پارێزگاکانی تر ئەمان نییە بەڵام ئەمە لە تایبەتمەندی ئەم شارەیە لەبەرەوە کۆمەڵێشە دێ لە سلێمانی سەنراوەتەوە یەکێ لەوانە ئەکادێمیای کوردی لە ڕاستیە ئەکادێمیای زانستەکانە ئەکادێمیای کوردی نییە ئەکادێمیای کوردی ئەبێ ئەکادێمیای زمان بێ ئەکادێمیای زمان لە ئاستی وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردایە لە ئاستی وەزارەتی ڕۆشنبیریە ئەبێ ئەکادێمیای زمان وەزارەتێک بێ لە ئاستێک وەکو وەزارەتێک بێ لە سلێمانی کە نییە کە ئەبێ لێرە بێت ئێمە ئەمانەی ئەوە دانین ئێمە ئەزانین کە توانست و توانای مامۆستایانی سلێمانی لە ئاستێکایە کە ئەتوانن بە پسپۆڕەکانیان پرۆگرام و چاپەمەنی وەزارەتی پەروەردەی هەولێر بێتە سلێمانی لە سلێمانیە سەرچاوەکانی خوێندن دابنێن وەکو ئەو پرۆژەیە کە ناوەندی پێگەاندن و پەروەردە داوێتی بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و 6 مانگە ورتیان لێ نایەت وەڵاممان نانەوە ئێمە ئەتوانین لە ڕێی ئەم توانستەی خۆمانەوە خزمەتی نەک هەر پارێزگای سلێمانی نەگەر پارێزگاکانی هەرێم بە سەرچاوەکانی خوێندن و بە ڕابەر و بە زانست و بە پەروەردە خزمەتی ئەمانە بکەین خزمەتی کوردستان بکەین
ئێمە ئەتوانین ئەگەر ڕێگەم بی ئێمە ئەتوانین لە دەستگای ئەکادێمیای زمانە کە ئێستا بە تەماین لێرە داینێن خزمەتی زمانی کوردی بکەین لە هەموو کوردستانە. ناسخانیەک شتەیەکە کاکتۆریش لە ئەخیرەوە ئاماژەی بەوە کرد، یعنی مەسەلەی حکوومەتی لۆکاڵی و حکوومەتی با بڵێن ناوچەی شتێکی تر دروستەکە مەسەلەی خۆژێنی خۆبژێنی دروستەکە، یعنی ئەم پارێزگایە پشت ئەستورە بێ بەو داهات و سەرچاوەدارانەی کە لە پارێزگاکە هەیە بۆی کە هاوڵاتیەکانی خۆی پێبژێنێ و ئامانج لە دروستکردنی ئەم ناناوەندێتیە ئەوەیە. بابەتێکی تر هەیە کە پەیوەندیدارە بە بابەتی دەوڵەتەوە، یعنی ئێمە لە ناوچەیەکین بە پێی هەموو ئەو پێوەرانەی کە ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی هەیەی لەسەر دەوڵەت عێراق دەوڵەتێکی فاشلە شکست خواردووە، دەوڵەتی شکست خواردوو ناتوانێت هاوڵاتیەکانی بژێنێ لەبەرە و بنەمایانی کە ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی دیاری کردووە. ئەگەر ئێمە سەیری مێژووی حکومڕانی بکەین لە هەرێمی کوردستانیشە ئەبینین لەو کاتانەیە کە قەیران و ئەزمەنیە حکوومەت ئامادە نییە سەرچاوەدارایەکانی خۆی کەشفکا بۆ خەڵک باسییان بک بڵێ ئەمە داهاتی نەوت ئەو نەیە ڕاستە هەندێک ڕێکخراو هەیەمە، بەڵام لە کاتێکە کە قەیرانیت مەسەر نرخی نەوت کەمە بێتەوە یەکسەر پێ ئەڵێ ئەوە داهاتم هەیە، ئەی بۆ لە کاتێکە کە قەیران نییە داهاتەکەت بە خەڵک ناڵێت. یعنی ئەمە دەوڵەتی شکست خواردوو ئەم جۆرە دەوڵەت ئەم جۆرە حکومڕانیە پیشانی خەڵکەدەن. یعنی حەزەکەم نمونەیەک ئەمەیەکێکە لە ترسەکان بەڵێ ئەمەیەکێکە لەو ترسانەی کە ڕاستی ڕاستەکان ئاشکرا بێت اینجا ئەوەی کە پەیوەندیداری شەدیسانەوە بەم بابەتە ئەویش ئەوەیە کە ئێمە کە قەیرانەکە هاتوۆتە کایەوە ئێستا خەڵک موچەی بە دوو مانگ پێ ئێرێت خەڵک لە بەردەم یعنی تونێلێکی تاریکایە نازانین لە ئایندەیە چی ڕۆدا چی ڕۆنادا سەر ڕای هەموو ئەوانە ناکۆشی سیاسیەکان یەخەی خەڵکیان گرتووە کە ڕۆژ بە ڕۆژ توەخترە بنەوە هەندێک حیزبی سیاسی خۆیان کەنار گرتووە کە نانەوێت بێنە پێشەوە لەگەڵ میلەتەکەیان نابن خۆ ئەمە یعنی سەرکردەی میلەت سەرکردەی شکۆدار کە ئەمێنێتەوە ئەو سەرکردەیە کە لە کاتی قەیرانە لەگەڵ میلەتەکەیەتی یعنی ئێمە ڕۆژانە ترامپ و تیمەکەیە بینن لە بەردەم شاشەکانی تەلەڤیزیۆنان گۆڕانکارەکان بە خەڵکەڵێن پێیانەڵێن ئێمە بەم ڕێڕەوەیە ئەڕۆین و لەم ڕاستە ڕێگەیە یاین لێرە کێشەکانمان هەیە لێرە ئاڵنگارەکان هەیە بۆیە بەڕاستی ئێمە ئەگەر بمانەوێت متمانەی خەڵک لەگەڵ حکوومەت و لەگەڵ دەسەڵاتە ئاشکەینەوە پێویستمان بەوەیە کە جارێکی تر بیر لەوە بکەینەوە کە ئەم تەرحە ئەم پێشنیارە بۆ ئەوەی کە بەرنامەی وابزانام خاڵی نوێ لە بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان کە جاخت دەکاتەوە لەوەی کە ناناوەندێتی کارژێڕی و دارایی بداتەوە بارێزگاکان خۆ خەڵکی سلێمانی یان محافەزەکانی تر داوای زیاتریان نەکردووە داوای ئەواکەن ئەو داهات و خەرجیانەی کە ئەکرێ لە پارێزگایەکە پارێزگارەکان خۆیان بەرپرس بن ئەگەر نا ئەو پارێزگارە وەزیفەکەی یعنی زۆر زۆر کەم ئەبێتەوە وەزیفەی نامێنێت کە هەموو ڕۆژێک ئەوی ژۆک و هاوڵاتیەک داوا بکات لە شوێنێکی تر کە پێداویستەکانی بۆ دابین بکرێت یعنی ئەم زنجیرە ڕۆتینەی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ بەڕایکردنی مامەڵە و داواکاریەکان و پێداویستی و کێشەکانی خەڵک سلمان دیکە ئەمە ڕۆتینێکی قاتل و یعنی کوژەرە ناتوانێت خەڵک ئیسفادەی لێ بکات بۆیە یعنی ئێمە ئەبێ بیر لە ئەلتەرناتیڤ و جێگرەوەی شتر بکەینەوە کە ئەویش بریتێ لە ناناوەندێتی کارژێڕی و دارایی کە بە دڵنیای وەکو کاکتۆریش باسی سوودەکانی کرد زیاتر لە سوودانش کە ڕەنگە ئێستا ئێمە لە بیرمان نەبێ لە کاتی تەجربەکردنا زۆر لە سوودەکانی وەکو جەنابیشت باس کرد ینی کۆرۆنا هەندێک ئەزمموی تازەی پێبەخشین کە ئەم ئەزمونانە بۆ ئێمە و بۆ دنیاش دەری خست کە حکوومەتی لۆکاڵی ئەتوانێت ینی دنیا بەرە ئەواچێتەوە جارێکی تر بە لۆکاڵی بوون ڕووباتەوە لە جیاتی جیهانگیری ینی ئێمە بیر لەوە بکەینەوە کە جارێکی تر ئەزمموی تەجربەیەکی تازەتر بکەین لە هەرێمی کوردستانە کە لانی کەم ئێمە ئەزمونێکی نزیکی 30 ساڵیمان هەیە کە ئەم ئەزمونە نەیتوانی وە خواست و پێداویستەکانی خەڵک تێر بکە با بیر لە ئەزمونێکی تازەتر بکەینەوە یەکشت هەیە نیازخان کاکە دکتۆر ئەمەی کە ئەنجومەنی پارێزگا و پارێزگای سلێمانی پێشنیازی کردووە داواکاری نییە سیستەمێکە ئەم سیستەمە خۆی ئاوایە وەکو خۆی جێبەجێ نەکراوە ئێمە ئەڵێن ئەم سیستەمە ئەبێ وەکو خۆی جێبەجێکرێ لەگەڵ پێویستیەکانی هەرێمی کوردستانە بەوەی کە دەوڵەتی سربەخۆنیە و لەم بارودۆخایە لەگەڵ ئەمە ڕێک بخرێت و ئێمە داهێنەر بین نیازخان
هەتا ئێستا پارێزگایەک لە هەموو هەرێمی کوردستانە بە هەولێر و دهۆک و سلێمانیوە نەمانتوانیوە ڕێکخراوی خێرخوازیە بۆ خەڵک ئەی پارێزگا بۆ داهاتی نەبووە لە سنووقێکا کۆی کاتەوە لە ڕۆژێکی وە بێ سوودی لێ ببینین نەک بۆ خۆمان ئەی باشە سلێمانی بۆ سنووقێکی نەبوو ئەمڕۆ بە دەنگ هەڵەبجەوە بچین هەڵەبجە بکەین بەو پارێزگایەکە پێویستە زانستگاکەی بکەین بەو زانستگایە کە پێویستە دکتۆر ئەوەی کە هەشتمان بۆ براوە ئەگەر گەمەجالم ئەوەی کە هەشتمان بۆ براوە ئێمە سنووقی کۆمەکمان هەبوو بۆ نەخۆشانی ژەرپەنجە بەداخەوە یعنی ئەو پارەی کەریا کۆکرا بۆ ئەویش نەما کە هەڵسەی سلێمانی بوو بۆ نەخۆشانی ژەرپەنجە بەداخەوە ئەمەیە کە ڕێگەمان کۆمان کۆنتترۆلی خۆمان کەین لە پارێزگاکانە کۆنتترۆلی هەولێریشکەین لە کاتێکیشە کاگ دکتۆر ئومێد کاگ دکتۆر مەحوی لە کاتێکیشە کە لە کاتی خستنە ڕۆی بەرنامەی کاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیران یەکێک لە بڕگەی کارنامەی 4 ساڵەکەی ئەوەیە کە دەسەڵاتی لامەرکەزی و سیستمی لامەرکەزی کاری پێ بکرێ کەواتە ئێمە داوای زۆر ناکەین تەنیا داوای ئەو فەقەرەی ئەەکەین کە جەنابی خۆی باسی کردو لە یەکێک لە خاڵەکانی کارنامەی 4 ساڵەکەی ئەوەیە کەواتە حکوومەتێکی وەکو نەرویج کاک دکتۆر حکوومەتێکی وەکو نەرویج کە سەرجەم دانیشتوانی 5 ملیۆنە بەقەر هەرێمی کوردستانە وڵاتێکە لە وڵاتەکانی ئەسکەنافیا لە 6 هەرێم 7 هەرێم پێکاتوە و ئەشتوانێ زۆر بە ئاسایی هەر هەرێمێک خزمەتگوزاری باش و بەرهێنانی باش بکە کاک دکتۆر جەنابەت لە وڵاتی نەمسا ینی ئەم لە ژیانی ڕۆژانەتە ئەم لامەرکەزیەت لە ژیانی ڕۆژانەتەوە ڕنگدانەوەی بینیوتە کە جەنابەت چەند ساڵێک لەوێ ژیاوی ئایا ئەمە بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەگەر ئێمە ئەم لامەرکەزێ بۆ پارێزگای خۆمان و سوودەکانی بۆ پارێزگای خۆمان جێبەجێ بکەین بۆچی ئەمە ئەبێ کارێکی زۆر ترسناک بێ حکوومەتی هەرێم بستەمێتەوە لێ یعنی یەکێ لە ترسەکانی ئەبێ چی بێ ئەوەی کە کاک دکتۆر ئومێد باسی کرد ئەوە بووکە بودجە ئاشکرانە بێ و ئەو داهاتوو ئەو پارەی کە هەیە ئاشکرانە بێ خاڵێکی تر هەیە کە ئەو زۆر لی بترسێ خۆی یەکشت جارێک پێویستە بووترێ لەم بەرنامەی ناناوەندیە کە هاتۆتە ئارا و پێویستە زووتریش پێشتریش لە ئارا وایە کەمی ناکەینەوە بۆ فەقەرەیەک ئەمە پرۆژەیەکی گەورەیە پرۆژەیەکی گشتگیرە لە ناو سیستەم و دەستوری فیدراالیە ئەبێت تەواوی ئەمە جێبەجێ بکرێت نەک بەشێکی بکرێت و بەشێکی نەکرێت تەواوی ئەوە بکرێت ئەنجا ئەنجومەنی پارێزگا کە ئێستا سەرقاڵی ئەوەن ئەبێت تەواوی ئەو دەستورەی ناناوەندیە بە هەموو وردەکارێکەوە بنووسنەوانێ و بیخەنە بەردەمی پسپۆڕان و بیخەنە بەردەمی خەڵکی تریش بۆ ئەوەی ئەوانیش دەوڵەمەندیکەن و چاکتریکەن لەبەر بەرژەوەندی هەولێر لەبەر بەرژەوەندی پارێزگاکان و ئەم هەرێمەی کە هەمانە من باسی ئەوەت کرد باوەڕ بفەرموو ئەگەر من خوێندکارێک بووم لە زانستگایەک لە ڤێننا ئەم خوێن ویستم بچم بۆ سالزبورگ لەوێ بخوێنم پێش هەموو شتێک وتیانە بێ بڕۆی لە سەرۆکی زانکۆی سالزبورگ شارەکە پەسەندی وەرگریت کە ئەمە پەسەندە و بۆ تێبێ لەم شارە بخوێنی من لەو شارە بووم کەسێک نەبووە لە شارێکی ترەوە بێ لەوێ با بڵێن بازرگانیەک بکا بە بێ وەرگرتنی مۆڵەت لە پارێزگا و شارەوانی ئەو شارە ئوتێلێکی گەورەی بکردایەتەوە کە سوودی هەبوو بۆ شارەکە کە هەلی کاری بۆ کۆمەڵێگە ڕەخسان کە داهاتی ڕەخسان ئەبووە ڕەزامەندی پارێزگاکەی لەسەر بووایە دەلای ئێمە هەموو شتەکان بەبێ دەستور و بەبێ ڕێسا و بەبێ یاسایە بۆ چونکە دەستوری ناناوەندیەکە لە ناو فیدراالێکە نەچەسپێنراوە دیاری نەکراوە ئەم ناناوەندیە وەکوتم یەک پێشبڕکێ دروستەکە دوو ئەوانەی کە داهێنەرن بەتوانان دەرەکەون بەرهەمیان دەرەکەوێت کاریان دەرەکەوێت ئەمجا لە هەمووی گرنگتر ئەم ئاشبوونەوە لە نێوان شارەکانە و لە نێوان خەڵک و حیزب و حکوومەتە ئەمە زۆر زۆر گرنگە بەم پرۆژەیە ئەکرێت کاکدکتۆر هەنگاوێکی عملیش ینی ئەگەر بمانوێ هەنگاوی زۆر پراکتیکی و ئەوە دەست پێ بکەین ینی یەکەم خاڵ ئەوەیە کە پێویستە یاسای ژمارە 3 ساڵی 2009
هەموار کرێتەوە چونکە یاسایەکی زۆر خراپە کەم و کوڕی زۆر زۆری تایە یعنی ئەنجومەنی پارێزگا خۆشیان گلی زۆر گەوریان لە یاساکە هەیە چەند جارێک ئێمە وەکو زانکۆش هاوکاریان بووین چەند جەلسەیەک لەگەڵ ئەوە دانیشین هەموو یاساکەمان یعنی بابڵین ئەوەی کە پێویستە هەموار بکرێتەوە پێویستە لە پەرلەمانی کوردستان جارێ ئەو یاسایە هەموار بکرێتەوە بۆی لەو یاسایەوە ئەو بڕگە و بابەتانەی کە زیاتر بابەتی ناناوەندێتی قوڵ ئەکاتەوە ئەیچەسپێنێ لەوێت جێگیر بکرێ چونکە بەڕاستی هیچ گۆڕانکاریەک ڕاستە گۆڕانکاریە کۆمەڵایەتی و ئابووری خواستەکانی خەڵک داوای ئەواکە بەڵام ئێمە پێویستمان بەوەیە کە لە ڕێگەی یاساوە ئەم بابەتە بچەسپێنین و لە یاسایە جێگیری بکەین بۆی کە محافزێکی تر نەیە بە هەوەسی خۆی جارێکی تر ینی بەو شێوەیە بیکات کە خۆی ئارەزووی لێتی ئێمە پێویستمان بە چەسپاندن هەیە لەم یاسای ئەنجومەنی پارێزگایە بابەتی کارجێڕێتی و بابە من حەزەکەم ئەوەش بڵێم ینی ئەگەر ڕەنگە گەر وەکو دوا قسەش بێ ئەوە بڵێم کە ئەم ترسەی کە ئێستا لەمە پیا بووە لە ڕاستیە گەڕانەوە نییە بۆ دواوە وەکو هەندێک خەڵک ئاماژەی پێکەن بابەتی ناناوەندێتی گەڕانەوە نییە بۆ پێش فیدراڵێت بەڵکو زیاتر چەسباندنی فیدراڵێتە بابەتی ناناوەندێتی لە فیدراڵێت کەم ناکاتەوە هەم لە ڕووی چەمکەوە هەم لە ڕووی پراکتیکەوە چونکە جۆرێک لە جۆرەکانی فیدراڵێتی سیاسی خۆی لەوەیە ئەسەپێنێت تۆ ئەم دەسەڵاتانە مادام داوای خۆی هەرێم داوای دەسەڵاتەکە لە مەرکەز باشە پارێزگاکانیش داوای دەسەڵاتەکەن لە هەرێمەکە کەواتەکە دووشتی پێچەوانە ناکەن لە کاتێکە بە مەرجێک ئەو یاسا و ڕێسا و ڕێنمایانی کە لە پارێزگاکانەوە دەرەچن دشت بە دەستورە سەرێکەکە نەبن ئێستا بۆ نمونەگە سویسراوە هەرگرین لە هەندێک کانتۆنە ئێستاش هەڵبژاردننی ڕاستەخۆکرێ کە لە یەونانە ئەکرا کاتی خۆی بەڵام بە هیچ شێوەیەک یاسای کانتۆنەکە جیاواز نییە لەسەر لەگەڵ یاسای سیستەمی فیدرالی سویسرایە لە ئەمریکا هەندێک ویلایەت قانونەکانیان بە شێوەیە کە جیاوازە لە قانونی ویلایەتی تر ئەمە شتێکی طبیعیە بەڵام وەکو لە قاعدەی مثلەن فیدرالیە هەیە ئەبێ قانونەکە ئەو یاسانەی کە لە هەرێمەکانە دەرەچن پێچەوانەی یاسا سەرێکیەکە نەبن پرسیارێکی کرد زۆر پێویستە وەڵامەکەی لە چیە ترسن لە چ شتێکی ئەم ناناوەندێ لە ناو فیدرالیە ترسن دوو بەشی سەرەکی هەیە یەکێکیانەوەیە کە ئەڵێن ئەمە دوو ئیدارەی لێکەوێتەوە کە لە ڕاستیاوان نییە دوو هەمیان ئەوەیە کە ئەڵێن بابە ڕاشکاوانە بیڵێن لەما بە تەنها یەکێتی کارجێڕی و بەڕێوەبردننی شارەکەیەکەوێتە ئەستۆ پارێزگاکە ئەنجا لێرە ئەوان گومانیان هەیە بەڵام بۆ ڕەوانەوەی ئەو گومانەی خۆیان ئەبێ بزانن هەموو شتەکان بە دەستور ڕێگەخرێن لێرە هەم کۆنتترۆل ئەبێ لەسەر بەڕێوەبردنەکە لە ناو سلێمانیا کۆنتترۆلی ژەبێ لە ناو هەولێرە لەسەر بەڕێوەبردننی پارێزگاکان ئەو کۆنتترۆل ئەو دەستگای کۆنتترۆڵی کە لە هەولێر دروستە بێت ئەبێ دروست ببێت چونکە ئێمە خۆتەنا بۆ سلێمانیمان نایەوەکو پارێزگا بۆ دووەکو سلێم بۆ هەڵەبجەشە بۆ هەولێریشە ئەبێ دەستگایەکیش بێتە ئاراوە لە هەولێر بۆ ئاگابوونی لە جۆری بەڕێوەبردننی فرەلایەن لە هەر پارێزگایەک لەم پارێزگایانە کەواتە ئەو لەوە ئەبێ دڵنیا بێت کە ئەمەی کە ئەکرێت بۆ کاری چاکە بۆ بەرژەوەندی خەڵکە بۆ دروستبوونی هەرێمێکی فدراڵی پتەوە وەکو کاکە کە باسی کرد بەرگەی مەترسی دەریشەوە ناویشەوە بگرێ بە کوردەکەی بنەمای نییە ئەگەر بترسن بەڵێ کاک دکتۆر ئومێد ئەگەر جەنابەت دوا قسەت هەبێ نزیکە بینەوە لە کۆتایی بەرنامەکە وەڵا من هەر ئەوە ئەڵێم ینی من ئەبێ ئەم بابەتی ناناوەندێتیە کۆدەنگێکی سیاسی لەسەر دروست بێ ڕێکەوتنێکی سیاسی نێوان حیزبە سیاسەکانیشی لەسەر دروست بێ وەکو حکوومەتیان تەشکیل کردەوە بە ڕێکەوتنی سیاسی ئەبێ بۆ ئەمەش ڕێکەوتنێکی لەسەر دروست ینی بکەن هەموو حیزبە سیاسەکان بە تایبەتی ئەوانی کە لە دەسەڵاتە بەشدارن و ینی ئەم پەیامە بگا بە خەڵکو و بە حکوومەتیش کە بابەتی ناناوەندێتی و جێبەجێکردنی بابەتی ناناوەندێتی بیرکردنەوەیە لەوەی کە زۆرترین پرۆژەی خزمەتگوزاری بگا بە زۆرترین خەڵک و خەڵک بە چاوی خۆی ببینێتەوە یعنی ئێستا خەڵک ئەترسێ لەوەی ئەو باج و ڕسوماتی کە ئەیاد بە دەوائیری دەوڵەت کە بۆ خۆی نایەتەوە بۆیە ئەو پردی پەیوەندی کە لە نێوان هاوڵاتی و حکوومەتە هەیە
کە زۆر گرینگە بە پتەوی بمێنێتەوە کە بەداخەوە ئێستا بەشێکی زۆر لەوە لاواز بووە یان پێویستەکە لە ڕێگای ئەم ئیداراتی محلی و پێشکردنی ئەزمموی حکومڕانی لۆکاڵی جارێکی تر پێشکەش بە خەڵک بکرێتەوە بۆی ئێمە کوردستان بکەین بە مۆدلێک لە ناوچەکە جیاواز بێ لە بڵێن باسی کەرگوبانەکەین جیاواز بێت لە تکریت بە جیاواز بێت لە دیالە جیاواز بێ لە نینەوە. سپاس بە بەڕێستان کاک دکتۆر نیشتیمان پەروەری و خۆشەویستی بۆ هاوڵاتیان لە کوردستانە پتەوکردنی پترالی فیدرالیە بێ سەرچاوەی بڕیاردانمان بێ بە بەڵێ بۆ ئەم ناوەندیە لە ناو سیستەمی فیدرالیەکەمانە. دەستخۆش بە بەڕێستان دیارە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەم پرۆژەیەمان هەیە و لیژنەیەکیش بۆ پرۆژەی لامەرکەزی دانراوە کە بە فەرمانی سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەکەی بۆ دروست کراوە و داواکارین لە بەڕێستان و هەر بە ڕێزێکی تر ئەگەر پێشنیارێکی باش و بابەتێکی باشی لەلایە بێتە هۆی بەهێزکردنی ئەم بەرنامە و پرۆگرامە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێشکەشی کات بێگومان بۆ ئەوەیە کە ئێمەش بتوانین ئەم جارە بە کۆدەنگی و بە بەرنمەیەکی دەوڵەمەندتر پرۆژەکەی بگەین ئەنجومەنی وەزیران و پێشکەشیکەین. بینەرانی بەڕێز ئێمە لێرەدا هاتینە کۆتایی بەرنامە و هیوادارم کە جێڕەزامەندی هەموو لایەک بێ و ئەومان گەیاند بێ کە ترسی لامەرکەزی لای هەموو لایە بڕەوێتەوە تەنیا بێگومانین هاوڵاتیان زۆر پشتیوانیەکەن ئەوانەی کە ڕۆژانە بەرگوێمان ئەکەوێ ئێمە وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و نەری هاوڵاتیان ئەگاتەوە گوێمان هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانیا بڵین چاودێری جغرافیای ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆر پشتیوانی لەم پرۆژەیەکەن و هیوادارین کە ئەنجومەنەکانی تریش ئەم بابەتە بوروژێنن کە سربەخۆی پارێزگاکان بتوانن بۆ خزمەتی هاوڵاتیان و بۆ دەوڵەمەندکردنی پارێزگاکان بەکاربێنن تا کاتێکی تر و لە بەرنمەیەکی ترە ئەم بابەتە وروژێتەوە لای ئێوە ماخۆش شەوشات.